باش بانی زەنابشت باش چالاکی مامۆسانە هەستەکەم زۆر زۆر باشی خۆشی سوپاس. زۆر سپاس مامۆسا پێم خۆشە سەرەتا ئاماژە بۆ بکەین کە لەگەڵ پرۆسەی بانگەشەیە چۆنیت ماندووی کردووی سەرقاڵی کردووی چۆن تێپەڕێ ئەوڵا بێگومان ماندوومانی کردووە هەمومانی ماندوو کردووە سەرقاڵی کردووی کۆمەڵێ بابەتی هیلاکی جەستەیی لۆجستی چۆن بڵێم سایکۆلۆجی بیرکردنەوەکانت مەشغوڵەکە ئەگات لە ماڵەوە نامێنێ ینی کۆمەڵێک بابەت هەیە مەشغوڵتەکە بەڕاستی لەشتان ساغ بێ بە هیوای مەمنون. ئەم ماندوێتێتان شایستە بێت بۆی کە بگەن بە شوێن و کورسی خۆتان مامۆسا ڕۆڵی گەنج لەم بانگەشەیەدا چۆنە بینی تۆ وەکو نوێنەرێکی گەنجەکان چۆن دێن بۆلا چۆن یارمەتی دەدەن یاخود ڕۆڵی و گرنگیان لەم بانگەشەیەدا چۆن هەڵەسەنگێنی بۆمان بەجددی ینی گەنجان داینەمۆن ینی تۆ بتەوێ هەر بابەتێک ئاکتیڤ بکەیت چالاک بکەیت بەڕاستی پێویستت بە گەنجە چونکە لە ناو گەنجان ئەو بیرۆکە تازانە ئەو هەوڵ و تواناییکەوە هەیە لە لایەنەکانی ترایەن لە توێژەکانی ترا ڕەنگە کەمتر بێ چونکە ئەو تااقەت و هەستەی لە گەنجا هەیە لە توێژەکانی ترا ڕەنگە کەمتر بێ بۆیە ئەم گەنجانی کە ئەمڕۆ لەگەڵ منان یاخود ئەو گەنجانی کە ئەیان بینم لە ناو شارە بەڕاستی ئەکتیڤن بەڕاستی پڕ لە بیرۆکەن پڕ لە توانان پێویستیان بێ ئاراستەکردنێکی بەسیتە یەک ئاراستەیەکی جوان بکرێن هەرچی تواناکان هەیە ئیکەنە دەستکەوت بەڕاستی دەستکەوتی باشیانەبی بیرۆکەکانەکەنە دەستکەوت بیرۆکیان پێیە بۆیە بەڕاستی گەنجان من زۆر خۆشحاڵم لەوەی کە ئێستا لە کەمپینەکەی منا کۆمەڵە گەنجم لەگەڵە کۆمەڵێ لاوی پڕ بەهرەم لەگەڵا بیرۆکەی جوانیان هەیە ینی کارێکی جوانەکەن بەڕاستی خۆشتان گەنجن هەستەکەمی ئەوەی زیاتر ڕۆحتان هەما هەنگە لەگەڵ گەنجان دەوایە ئیتر پەیوەندی هەیە ئەکید بەڕاستی لەگەڵ گەنجانە ئەوەی گەنج نەبێت تێناگات لە گەنج بەڕاستی بۆیە هەموو شەو تومە بۆ ئەوەی نوێنەراتی گەنج بکەی ئەبێ گەنج بی ینی ناکرێت تو لە جیاتی گەنج قسەکەی ئەبێ گەنج خۆی قسە بکە بگنەوە زۆر باشە دەمەوێت ئەوەش هەمان بە هەڵبسەنگەنی لیستی 222 بە تایبەتی لەم پرۆسی دەنگدانی کۆتاییدا هەوڵیدا خۆی تەنسیق بکات لەگەڵ ئەو دێڕەدا کە دەڵێن سیاسەتی دیموکراسی مۆدێرنەدا بۆی کە زۆرترین بربژێرەکانی هێنایە پێشەوە لە تەمەنێکی گەنجدان چۆن ئەمە هەڵدەسەنگێنی هەست دەکەی هەوڵیان داوە بە تایبەتی لەم پرۆسی دەنگدانەدا ئەوە پیشان بدەن کە ئیتر با گەنجەکانمان نوێنەرایەتی خەڵک بکەن لە پەرلەمانە تۆ تەماشای یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێشەوەی بڵێن لیستی 222 باشە دەکێتەکەمان ئێستا گەنجە سەرۆکەکەمان گەنجە کۆمەڵێ ئەندام و سەرکردەی گەنج هاتوۆتە پێشەوە بێگومانش ئەگەر بینە خوارەوە بۆ لیستی 222 هەل لە کەرکووکەوە بۆتی باز بکەم لە شارەکانی ترش بەڵام لە کەرکووک قناعەت بکە ئەگە بڵێم 180 گەنجە لیستەکەمان مبالەغە نابێ لەبەرەوەی تۆ ئێستا بڕوانە ناو لیستەکەمان بە ژمارەکانە بچۆوە هەموو چەند گەنجێکی باش خاون بڕوانامە خاوە پسپۆری جیاواز ینی ئەوە ئەگەیەنێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی 222 گرنگێکی تەواوی بە گەنجان داوە گەنجانی کردوتە پێشڕەوی کارەکانی چونکە ینی پێمان واقع ینی هەر وەک یەکێتی نیشتیمانی کوردستان گەنجان داینەمووی گۆڕانکاریەکان مامۆسا پرسیارێکە لەناو خەڵکا زۆر باوە باشە پرسیارێکی گشتیە بەڵام زۆر بە باوەڕەوە چاوەڕێی هەموو ئەو وەڵاماکەن کە لە بربژێرەکانی دەکەینە بەرنامەدا ئەڵێن بۆچی دەنگ بدەین بە لیستی 222 یاخود هەر کاندیدێک کە لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە بەواقع ینی ئەو پرسیارە ئەکرێ بەڵام وەڵامەکەشی زۆر وازها و دیارە تۆ بڕوانە لە چەند ساڵی ڕابردووە کێشەی دارایی کێشەی پەیوەندی هەرێم و بەخدا کۆمەڵە کێشەی تر ڕوبەڕووی هەرێمی کوردستان و کەرکووکش بۆتەوە یعنی ئەگەر تۆ بڕوانیتە کۆی گشتی ئەو کێشانە چارەسەر و فریادڕستی کێشەکان لە کۆتاییدا هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بووە تۆ واقعێکی ترش باز بکە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شاری کەرکووکە دوای ئەوەی بەڕاستی زروفێکی ناخۆش بەسەر شاری کەرکووکە هات ماوەی چەند ساڵ لەم شارە گەنجانمان لاوانمان هەموو خەڵکی ئەم شارە بە ینی بیر و بە هەستێکی زۆر ناخۆشە هاتن بە زروفێکی زۆر ناخۆشە تێپەڕین
تۆ بڕوانە ئەم 2 ساڵی ڕابردوو ئەم ساڵ و چەند مانگەی ڕابردوو کە یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگار بەڵێنی بەو خەڵکە داوتی ئێمە ئەم بارودۆخە هێورەکەینەوە ئێمە پارێزگارێکی کوردتان بۆ دینینەوە بۆ کەرکووک بەڵێنەکەی جێبەجێ کرد یعنی هیچ مەڵێ خۆت وەک کەسێکی شاری کەرکووک هاوڵاتێکی شاری کەرکووک بیرکەرەوە پێش 2 ساڵ و ئێستا چه هەستێکت هەبوو ناو شارەکەت چۆن بوو یعنی گۆڕانکاری چیت بینیوە ئایا خەڵکی کەرکووک بیر بکەنەوە یعنی بە جددی مستحقێکێتی نیشتیمانی کوردستان دەستی 222 دەنگی پێ بدرێ چونکە بەڕاستی ئەو بەڵێنانەی دابووی جێبەجێ کرد و من دڵنیاشیانێکەمەوە لەوەی کاری باشتر بیرۆکەی باشتر و داهێنانی باشتری هەیە بۆ ئەم شارە تۆ هەر بڕوانە لەوەی کە ئەو کارانەی لە ماوەی ئەم ساڵە کەمە کراوە لەم شارە بۆ خزمەتکردنی ئەم شارە لە کۆڵان لە گەڕاک لە چەندین پرۆژە هاوکاریکردنی چەندین توێژ ئەمانە هەموو گەواهیە دەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان شایستەیە کە دەنگی پێ بدرێت واقع وەڵامێکی تەواو قەناعەت پێکەرە بەڵام خەڵک هەر بە دوێ و پرسیارەیە گەڕێن تەبان حەقی خۆیانە بێگومان مامۆستا باسی ئەومان کرد پەیوەندیەکانت لەگەڵ گەنجەکانمانە زۆر باشە پەیوەندی لەگەڵ چین و توێژەکانی ترات چۆنە لە چه ئاستێکایە بێگومان زۆر باشە تۆ من بە حکمی ئەوەی کە لە ساڵانی لە دوای 2023ەوە لە کۆمەڵی خوێندکاران کارم کرد دواتر کۆمیتی زانکۆ دواتر بەڕێوبەر بووم لە بەڕێوەبەرایەتی وەرزشولاوانی کەرکووک مامۆستام لە زانکۆ ماوەی 10 ساڵە ئیتر ئەمانە هەموو وای کرد کە تێکەڵاو بوون و یاخود تەچێکی باشم هەبێ لەگەڵ توێژەکانی ترشا یعنی ئەو پەیوەندی هەیە لەگەڵ ئەوانە یعنی لەوایە کە لەوان فێرە بی بێگومان لە هەر توێژە لە توێژەکان بابەتێ لە بابەتەکان فێرە بیت و ئەتوانی بیکەی بە تەجروبەیە لە ژیانت بۆیە تەجروبەکان باشە پەیوەندیەکان و ئەتوانم بڵێم هیچ توێژێک و یان هیچ فئەیەکی تر نییە لە مجتەمەع نەتوانم بڵێم لەگەڵیان بم یاخود گوێیان لێ بگرم چونکە ئەو بەرنامەی من دامڕشتووە بۆ بەرنامەی کاری خۆم لە پەرلەمان تەنها گشتگیرە تەنها بۆ گەنج نییە بەڵام بەشی شێری بۆ گەنجان و خوێندکاران و وەرزشکاران کەواتە ئەڵەی توانای خۆ گونجاندرم هەیە لەگەڵام و چین و توێژەکانە ئەو گومانیتیان ئەوە زۆر باشە بابەسێکی کار و کارنامەکەت بکەین ئەگەر بووی بە نوێنەری خەڵک و خەڵک دەنگیان پێدایت و چوویتە پەرلەمان باشە چۆن بەڵێنی ئەومان پێدەی بەر لەوەی باسی کار و کارنامەکەت بکەین کە کورسی تۆ ناگۆڕێت زۆرمان بینی کە کورسی بەڕاستی خۆی لێ وەرگرتەوە یاخودەوە معدەنی ڕاستەقینەی خۆی بووە چۆن بەڵێنی ئەوادەی بە خەڵک بە هەندەرەکانێک کە کورسی تۆ ناگۆڕێت من هەموو جار قسەیەکەکەم کە ئەچمە لای دۆست و برادران و داوای دەنگیان لێکەم ینی ئەڕۆمە لایەن باسی ئەوە کەمەڵێم هەندە جار ڕوبەڕووی ڕەخنابمەوە ئەڵێن بەڕاست ینی وام پێ ئەڵێن پێشتر زۆر کەس هات بەڵێنی پێماندا ئەم قسانەی توی دووبارە کردەوە و گۆڕاش و کورسی گۆڕی و نەهات نەمان بینیەوە جارێک بەڵێنی پێماندا بەڵێنەکەی جێبەجێ نەکرد من تەنها وایان پێ ئەڵێ من قەت بەڵێنێک نادەمنی بەمەسەر من هەر خۆم لە خودی خۆمە ئەو شتم لە پێش چاوی خۆم داناوە بەیانی دوو بەیانی ئەگەر بەڵێن بە یەکێک بدەم و بێتە سەر تەلەڤیزیۆنیا خۆت لە فەیسبووکی خۆی و شتێک بنووسێ ئاراستەیەکی تۆ بکە بەڕاستیش من پێم هەزم ناکریان پێم خۆش نییە بۆیە من بەڵێنی ئەویان پێدەم ئەو ڕێچکەیە ئەگۆڕم کەوا خەڵکی بیری لێکاتەوە ئەندامی پەرلەمان دەبێت پیا ئەڕوە ئەو ڕێچکەیە ئەگۆڕم کە لەم ڕۆ بەدواوە ئەندامی پەرلەمان هەر بۆ خەڵکە و لەناو خەڵک بێ ئەگەر خوا کردی و من سەرکەوتوو بووم بەڵێنی ئەویان پێدەم ناسح شوانی بزر نابێ هەر لەناو خۆیانە بێ و ئەو شوێنانی بۆی چوومە بۆ شێچمەوە ئەو کەسانی لەگەڵیان قسەم کردو قسەشیان لەگەڵەکەمەوە و هەر کەسێک ئەلێرەوە ئەیلم هەر کەسێک پێویستی بە ناسح شوانی بوو نەتوانی بگاپی یان کارێکی بۆی جێبەجێ نەکرد بابێ لەسەر ئەم شاشە تەلەڤیزیۆنەوە گلەی خۆی بگەینێ ئەو کاتە من بێمەوە ڕوبەڕووی تۆ لێرە دابنیشمەوە پێت بڵێم ڕاستی کرد من بەڵێنەکەم جێبەجێ نەکرد بێگومان لێت ڕابێنین و شایستەی ئەوەی کە بچیتە ئەو شوێنە نێنەرایەتی خەڵک بکەیت مامۆستا اینجا با باسی گرنگترین شت بکەین کار و کارنامەکەت ڕەنگە زۆر درێژە بکێشت بەڵام بەلای ئێمە گرنگە ئەوەڵی ترین کارەکانە لە پەرلەماندا چێ بێ چۆن پلانە بۆ داناوە بەواقع ینی بە حکمی ئەو ماوە دوور و درێژەی کە لە ناو لاوان و خوێندکاران و وەرزشکاران کارم کردووە درکم بەوە کردووە پێداویستەکانی گەنجان چییە کەم و کوڕیەکانیان چییە
یاخود لە چ خاڵێکە ئێمە پێویستە ئاوەڕ بدەینەوە لەوەی ئەو داواکاریانەی گەنج چۆن جێبەجێ بکەین. من یەکێک لەو خاڵانی کەوا هەمیشە بیری لێ دەکەمەوە و هەمیشە لەگەڵ خۆمە تاوتوێ یەکەم بۆی لە پەرلەمانە ئیشی لەسەر بکەم ئەوەیە کە بتوانم لەوێ دەنگی گەنج بم نەک بەس نوێنەری. یعنی نوێنەرمان زۆرە، ئێمە گەنجان نوێنەرمان زۆرە، هەموو کابینەیەکی پەرلەمان چەندین نوێنەرە نێنی ئەوێ، ڕەنگە نوێنەرەکەەوە خۆمان گەنج نەبێ بەڵام نوێنەرمانە دەنگمان پێداوە، بەڵام ئەم جارە پێویستمانە دەنگێک بگەینە ئەوێ، هەوڵ بدەین ئەم گەنجانی کەوا پێویستیانە گوێیان لێ بگیرێ گوێیان لێ بگرین، هەوڵ بدەین گەنجان بێنینە پێشەوە بۆ ناو مەزدەڕی قەرار لەگەڵماندا چاودێر بن لە ئیش و کارەکانمانە. ئەزانی گەنج ئێستا زۆر قرس نییە بیری لێ بکەیتەوە یان بیرەکانی هەڵبسەنگێنی. تەنها چیەوێ ئێستا گەنج ئێستا بەس تەنها بیردەوە ئەکاتەوە ئەڵێ من هیچ متمانم نەماوە بەوەی کە جۆم لێ بگیرێ، هیچ متمانم بۆ نەمایە کە حکومەت لەگەڵ منایە. ینی هەستی گەنجان ئێستا وایە، بەڵام تۆ ئەگەر ئەو متمانەیان بۆ بجێڕیتەوە و بیان هێنیتە پێشەوە. طبعاً چەندین پرۆژە و مەشروعی گەورە هەبوو حکومەتی عێراقی کردوێتی بۆ ئەوی گەنجان نزیک باتەوە، بەڵام لە سەرجەمیانە 100% سەرکەوتوو نەبووە. پرۆژەی مەجلس شەباب العالا هەبووە کە ئەنجومەنی گەنجانی باڵا نەیتوانیوە هەموو گەنجەکان بگرێتە خۆ، ینی هەوڵی داوە هەندێک گەنج بێنێ لە ڕێگای دامەدەستگا حکومیەکانەوە، بەڵام ئەو گەنجانی کە لەناو حکومەتانین ئەو گەنجانی کە دانەمەسراون چێ گوێیان لێگرێ؟ چۆن ئەتوانی وا بکەی ئەم گەنجی کە لەناو دامەدەستگاکەیە بگات بەو گەنجی تر کە لە دەرەوەی دامەدەستگاکەیە؟ نەخێر، تۆ پێویست بەوەیە ئەو گەنجانەش بگریتە خۆ گوێیان لێ بگری بیان هێنیتە پێشەوە لەگەڵ جۆ لە بیرۆکەکانیان بگرێ، بیرۆکەی جوانیان پێ قەناعەتەکەی ئەو خەسڵەتانی لە گەنجا هەیە، ئەو شتە تازانی لە گەنجا ئیبیستی لە هیچ شوێنێکی ترە نایبستی. گەنج ئەتوانێت بیرۆکەی تازت بداتیە بۆی بۆشت جێبەجێ بکات، تەنها بیرۆکەکە نەبێ. گەنج توانای سەرکردایەتی و ڕابەرایەتی هەیە، ینی لەوانەوە فێر ئەبی کە کۆمەڵێک خەسڵەت هەیە کە بگریتە خۆ بۆ کەسانی کە گەنجژنین تەمەنیشیان تەپەڕیوە لە گەنجانەوە فێری بابەتە بن. بۆیە من یەکەم بەرنامەی من ئەوەیە گەنجان بێنە پێشەوە و گوێیان لێ بگیرێ و بەشداریان پێ بکەیت لە بەڕێوەبردننی دامەدەستگاکانی حکوومەت. تۆ بەڕاستی ئەبی بەو کەسێک کە گوێگرێکی باش بیت لە گەنجان؟ 100%، چونکە خۆم گەنج بوومە و ڕۆژگارە پێویستم بۆ کەسێک جۆم لێ بگرێ، ئێستاش پێویستمە جاری وایە کەسێک جۆم لێ بگرێ. یعنی 100 مامۆستا بم، لە زانکۆ خوێندکارم هەبێ، لە پەیمانگای هێنرە جوانەکانش تەبعاً مامۆستا بوومە ماوەی 5 ساڵ، لەوێ چەند خوێندکارم هەبوو قسەم بۆ کردن، بەڵام لە کۆتایی هەر خۆشم پێویستم وەک گەنجێ پێویستم بۆ یەکێک گوێم لێ بگرێ. لەو کاتەیە ئەگەر من ببمە نوێنەریان گوێگیرێکی زۆر باشە بم بۆیان، چونکە بەڕاستی کەسێک گوێ لێ بگرێ هەستێکی خۆشت پێدا. ئەڵنایەوە ئەگەر کێشەکەشە بۆ حەلها ئەڵێ ناتوانم هەندێک جار لە خنکان ڕزگار بکەم، بەڵام ئەتوانم بێم خنکانە لەگەڵا بەشکەم، ئەو بەسە. مامۆستا دەگەیەک هەنگاو ئەگەڕێمەوە بۆ گفتوگۆکەمان باسی ئەوت کرد کە کۆمەڵە هەبوون کە گوزەریان کرد، بەڵێنیاندا بەڵێنیان بەجێ نەگەیان. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بە سەڵەکێکی دروست کرد لە نێوان خەڵک و ئێوەدا. باشە ئێستا هەست دەکەی ئەم پرۆسی دەنگدانە کە بە شوێکی زۆر مۆدێرنە بەڕێوەچێت، هەست دەکەی ئەو بەستەڵەکە تواوەتەوە پەیوەندەکان گەرم و گوڕتر بوونە خەڵک متمانەی گەڕاوەتەوە؟ ئەزانی ئەو بۆ چێگەڕێتەوە؟ بۆ ئەگەڕێتەوە تەواو خەڵک واعی بوو، ینی بەڕاستی گەیشتە ئاستەی کە ئەوانەی کە بەڵێنەکانیاندا ئیتر بێ بە من بڵێت تۆ ئەو بەڵێنت داوە یان کەسێکی تر پێشتر ئەم بەڵێنی بە من داوە فەرمووت و بە جۆرێکی تر بەڵێنەکان پێ بدە. ئەم بربژێرانەی کە ئێستاش هەن بەڕاستی ئەم کاندیدانەی هەن، ینی زۆربیان لە ئاستێکان تەسەوڕەکەم بتوانن بەڵێنەکانیان بنەسەر، وای کردووە کە خەڵکی زیاتر گەرم و گوڕ بووە، ینی وای کردووە کە هاوڵاتی زیاتر بێتە پێش جۆ لێ بگرێ یان ئەوەتە قسەکانی خۆت بۆ بکات و بەڵێنێکی تەواو لێ بتر. بە جۆرە لە جۆرەکان ئەمجارە بەڵێنەکان نابێ هەر قسە بێ، وا بکە ئەگەر بۆ جارێکی تر و بۆ جارێکی تر ئێمە هەر بەڵێن بدەین و بەڵێنەکانمە هەر قسە بێ و نەیبینە سەر، بەڕاستی تر ئەو متمانەیە زۆر خراپە بێ. بەڵام بە بۆچوونی من لەم جارەیە لە
لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بربژێرەکانە کۆمەڵێکی زۆر باشین، هەندێک بربژێری زۆر چاکیتیایە. ئەوانە بە بۆچوونی من دەتوانن ئەو متمانێ بگەڕێنەوە بۆ هاوڵاتی و ئەو بەڵێنیان پێ بدەن کە ئێمە تەواو ئەو بابەتە نەمێنێ، یعنی ئەو عادەتە نەمێنێ کە تۆ تەنها دەنگ بدەیت، تەنها دەنگی پێ بدەیت و نەیبینیتەوە. تو پێویستە بیبینی، ڕۆژانەش نەبێ، مانگانە بێ، جارێک ئەو کەسە بێتە نووسنگەکەی خۆی، بێتە ناو بازار، بێتە لە ماڵەکەی خۆیە، کاکە خۆ کوڕی ئەم وڵاتەیە، کوڕی ئەم شارەیە، ینی نازانم ئەندامی پەرلەمان جیاوازی چییە لەگەڵ هاوڵاتیەکی دیکە؟ هیچ جیاوازیەکی نییە، تەنها ئەرکێکی زیاترە، ئەویش خزمەتکردنە. ئەگەر وانە بێ بەڕاستی پێویست ناکە من هەڵی بژێرم. ئەبێ ئەندامی پەرلەمان ئەو کەسە بێ کە لەناو هاوڵاتی بێ. وەڵڵاهی من کاری ڕۆژانەم پێشتر چی بووە؟ ئەو کارە دووبارە ئەکەمەوە جگە لە کاری حکومی، ئەو کارە دووبارە ئەکەمەوە، چۆن چوومەتە ناو بازار بۆ لای گەنجان، چۆن چوومە چایم خواردووە، چۆن چوومە خەڵکێ کۆمەڵی خەڵکم بینیوە، دووبارەیەکەمەوە. من ناهێڵم بوونم بە ئەندام پەرلەمان کۆمەڵێ حەز و ئارەزوو یاخود پەیوەندی چزانم هەبووە لەگەڵ کۆمەڵی خەڵک و خزمە بیپچڕێنم. یعنی ئەو مانای ئەوە نییە تو هەفتەیەک لە پەرلەمان بی هەر هەفتەکامی ئیش دەبێ، ڕۆژێکی جەلسەت هەیە، 2 ڕۆژی هەتا سیانی مەشغوڵی، 4 مەشغوڵ، 3 ڕۆژی لە ماڵەوەی، 3 ڕۆژی ئەگەڕیتەوە شارەکەی خۆت، بزانام لەو 3 ڕۆژە چیەکەی چیان پیشانە دەی. ئەو کاتە گرنگە ئەو کاتە زۆر گرنگە و ئەو کاتە ئەتوان خەڵکە توانێ هەڵت بسەنگێنێ ئایا تو فعلەن شایستەی ئەوەی بووی بە نوێنەری من یاخت شایستە. دروستە کابێ مامۆستا لە لای تۆ سادەیە بوون بنچینەیە، خاکی بوون بنچینەیە، بە سەقفێک نییە وایە؟ بێگومان بنچینێ. ئەگەر سادە و خاکی نەبێ ئەو کەسێ نوێنەراتی منەکە، بڕوا ناکەم تااقەتی هەبێ جۆم لێ بگرێ، بڕواش ناکەم لەو ئاستە بێکە وەک گوتم دایم لە ماڵەکەی خۆیە پێشوازی لە خەڵک بکە، دایم هەوڵی ئەوە بداکە بەدەم کێشە و داواکاریەکانی هاوڵاتیانە بچێت. زۆر باشە مامۆستا، لای هەموومان ڕوونا کەرکووک شارێکی فرەنەتەوەیە، باشە؟ هەموو هاوزمانەکان هەر خۆڕسکانە فێری ئەو شتە بووین هەمومان بێکەوە بژین. جا هەمووشمان دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو زەمینەیەشی زیاتر ڕخساندە بۆی ئێمە هەستی برایەتی و پێکەوە ئاشتی بوونمان تیادا هەبێت. لەگەڵ نەتەوەکانی ترا لە هەماهەنگیدای پەیوەندەکانت چۆنە؟ ئایا لەگەڵ ئەوانیژات دۆست و ئەحبابە هەیە؟ ئەگەر بگەڕێمەوە بە ساڵی 2015 و 16 و 17 کە من بەڕێوەبەرم لە بەڕێوەبەراتی وەرزسولاوان، زیاتر لە 320 فەرمانبەرمان هەبوو. لەو بەڕێوەبەرایەتیە ئەتوانم بڵێم 35 کورد بوو، 40 فەرمانبەرمان لە بەڕێوەبەراتی وەرزسولاوان کورد بوو، باقی هەمووی لە برایانمان لە تورکمان و عەرەب بوون. ئێستا ئەگەر لەو بەڕێوەبەرایەتیە چۆزانم ڕاپرسیە بکەی یاخود بچی پرسیارێ بکەی و پرسیاری من بکەی، ڕاپرسیەکەشت بە لە پشت کامیرەوە بێ و بەبێ ئەوەی کەس بزانێ و لیان بپرسی ئایا من پەیوەندیم چۆن بوو یاخود من چۆن لەگەڵ ئەوانە هەڵسوکەوتم کردووە. هەنی ئەوە بێتە شاید حاڵێکی زۆر باش کە من پەیوەندیەکی زۆر چاک و برادەر و دۆست و ئەحبابی زۆر باشم هەیە لە ناو نەتەوەکانی تر و بگرە هی ئەوەن کە هاتو چۆشیان دەکەین و لەگەڵشیان دادەنیشین و دەچینە سەیران و سەفەرش لەگەڵیان. ینی ئەم پەیوەندی من لەگەڵ ئەوان ئەوە شتێک نییە بڵێم ئێستا باسی بکەم لەبەر خاتری ئەوەی بانگەشێڵ بژاردن ناوەڵا. من چەندین برادری دۆست و برادری عەرەب و تورکمانم هەیە پەیوەندیان پێوەم کردووە و سوێندیان خواردووە بەڵێنیان داوە کە دەنگم پێ بدەن بە حوکمیەوەی کە چەندین ساڵ ئێمە علاقەت و پەیوەندێکی زۆر خۆش هەبوو لە نێوانمان، ئایلیش بووە. اینجا من باسی ئەوەت بۆ بکەم کە ئێمە وەک خوێندکارێکی خوێندنگاکەی خوالێ خۆش بوو مامجەلال، ئێمە ئەگەر بەو نەوە هەڵسکەوت بکەین قەناعەتەکەی لە ساڵانی 2007 و 8 و 9 هەتاکو 14 هەتا کاتی نەخۆشکەوتنی خوالێ خۆش بوو مامجەلال کە بەهاتایەتە ئەم شارە پێش ئەوەی کە چاوی بە ئێمە بکەوێت چاوی بە ئەوانە کەوت، پێش ئەوەی کە شتێک بۆ کوردەکان دابین بکە بۆ ئەوانی دابینەکرد. من لە باسی وەرزشت بۆکەم. لە وەرزشە چەندیانەمان هەیە لەم شارە، هین کورد، هین تورکمان، هین عەرەب، هەر هەمویان جەنابی مامجەلال پاسی پێداون. لە دوای چەندین ساڵ یعنی حەویجە یعنی ڕیاض یعنی تورکمانی لە کەرکووک ئەم یانانە جەنابی مامجەلال بودجەی پێداون، من حەی پێداون بۆ ئەوەی کارەکانیان ڕایی بکەن.
چەندین گەنجی نەتەوەکانی تری هاوکاری کردووە بۆی خولیایەکی هەبووە یاخود پاڵەوان بۆ لە بوارە لە بوارەکان دەستی گرتووە و هاوکاری کردەوە بۆی بچێت لە دەروی وڵات خولیاکەی تەواوکە یعنی ئەو بەرنامەی کە یان ئەو درێژەدادەری ئەو بەرنامەین ئێمە کە جەنابی مام جەلال بەڕاستی داڕشت بوو بۆمان ئەویش ئەوەیە کەرکووک چەپکە گوڵێک کە تەنها یەک گوڵی تیانە هەموو جۆرە گوڵەکانی تایە ئەو بەدڵنیاییشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکو ئێستاش تۆ ئەگەر ببینی هەر لە ڕۆژانەیە ببینی جەنابی کاگاسۆ کە لێ پرسراوی مەکتەبی سیاسی کەرکووک و زۆنی کەرکووک سڵاحدینە چەندین هاوکاری نەتەوەکانی ترشی کردووە شوقەی پێداون هیچ کەسێک نییە لە هیچ زمانێک لە هیچ نەتەوەک بچێتە لای ئەو پیاوە بیگەڕێنێتەوە ئەو مانای ئەوەیە کە ئێمە فعلەن وەگێچێتی نیشتیمانی کوردستان درێژەدادەری ئەو بەرنامەین کە خوا لێ خۆش بوو مام جەلال بۆمانی داڕشتووە ئەوەسا چەند دەوڵەمەندی دڵی ڕاستەقینەی خەڵکە بەدەستهێناوە لە هەموو چین و توێژەی نەتەوەکانە ئەو دەستکەوتێکی باشە بۆ ژیاننا زۆرش ئەوە ڕەنگە تەجروبەیەک بێ بە ژیان ئاڕوە بەڵام بەبێ ئەوەی کە تووبی لەوە بکەیتەوە لە داهاتوو کاندی دەبی بەرپرسەبی بربژێرەبی بەڵام ئەو پەیوەندێک کۆمەڵایەتیانە ئەنی شتێکی خۆش ئێمە لە کەرکووک کەروا بووینە قەنەعەت کە خەڵکی کەرکووک هەر سێ زمانەکە زۆر خزم و تێکەڵی ئەوانەمان هەیە و هەموو کەس و کاری تروکمان و عەرەب و مەسیحش دۆست و برادەرمان هەیە بەڵام ئەم سیاسەتە نەیچە چەندین ساڵ حزبە سیاسیەکان و نتەوەکان و وڵاتانی ئیقلیمی لەم شارە پەیڕەویان کرد وایان کرد کە تۆزێک خەڵکەکەی ئەم شارە حەقدێیان قینەیە لە دڵی یەکتری هەیە بێ بەرامبەر یەکتری ئەگەرنا لە سەرەتا زۆر دۆست و خزم بووین ڕاستە مامۆستا کاتێک خۆم ئامادە کرد بۆی چاوپێکوتن لەگەڵ تۆدا بکەم تۆزێ بە پلەتفۆرمەکان تاگەڕام وەرزش و هونەر و دواتر سیاست چۆنێکیان گرتەوە لای تۆ ڕەنگە بڵێم ڕێککەوت بوو بەڵام ڕێککەوتێکی خۆش بوو بە عەرەبییەکە لێ مەزیجێکی جوانە چونکە هەم لە وەرزش هەم لە هونەر ئەم دوانە دوو بابەتن بەڵام یەک نامەی جیاوازیان نامەیان جیاواز نییە دوو شتی جیاوازن بەڵام نامەیەکیان هەیە ئەویش ینی یەکگرتووی و تیمە تۆ ببینە لە وەرزشە تیمێک ئەچنە ناو گۆڕەپانەکە بۆ یاریکردن چەندین زمانن ئەوەیان کوردە ئەویان عەرەبە ئەویان تورکمانە بەڵام یەک قەمیسیان لەبەرە یەک تیشێرتیان لەبەرە ئەو تیشێرتەش فێری ئەومانەکات چۆن یەکگرت بین چۆن تیمێک بین بتوانین کار بکەین هەروەها لە هونەرش لە هونەرە تۆ ئەگەر تەماشای شانۆ بکەی یاخود ئەو کەسەی کە وێنەیەکە کێشێ وێنەیەکە کێشێت تۆ ناتوانین بڵێ ئەوە وێنەی تەنها گزارش دەکات لە یەکێ لە نتەوەکان ڕوحیەتێکی جوانە هەم لە وەرزش هەم لە هونەر ڕوحیەتێکی جوان پیشانەدەی ئەتوانی ئەو نامێ بگەینی کە جوانی و تیم دوو هەستن یان دوو خوسڵەتن کە بۆ ئەم کۆمەڵگای ئێمە زۆر جوانە بێت زۆر جوان کۆمەڵە نهێنیت کەشف کردووە لە هەردووکە ئەنجا هەنگاوت ناوە بۆ مامۆستا لەگەڵ یا تەجروبەی زۆرم هەبوو خەرمان بەرەکەت بتبینین لە لووتکەیە مەمنونم زۆر سپاس پێما بێتۆ ئیش و پلانی ترە هەیە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕات ئەگەر خاڵێک بابەتێک شتێکە بێ من بیرم چوو بێ ئاماژەی پێ بدەم کاتە بەخشمە بەڕێستان وەڵاهی من داواکاریەکم هەیە لە سەرجەم گەنجان لە سەرجەم ئەو دۆست و برادرانی کە لە شاری کەرکووکە زۆرمان هەیە لە برادر و دۆست و خزم و لایەن کە بیرۆکەی ئەویان هەیە کە تووڕەن یاخود بێتاقەتن یاخود چزانم کۆمەڵێ نائەدالەتیان بینیوە بەرنامەی بایکۆتکردنی دەنگدانیان هەیە داوایان لێ دەکەم ئەو بیرۆکەی لە کەرکووکە لادەن لەسەر خۆتان هەموو با بەڕوحێتێکی نەتەوەیەوە بچینە سەر سنووقی دەنگدان دەنگەکانی خۆمان بدەین بیر بکەینەوە کە دەنگێک ئەتوانێت گۆڕانکاری بکە یعنی بەڕاستی شاید حاڵشمان لە پێشە لە 2023 کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگار کرا چۆن توانیمان پارێزگارێکی کورد بنین چۆن توانیمان گۆڕانکاری بکەین هەندێک دەنگ هەبوو تەنها دەنگەکە درا و دەنگەکە لە سنووقەکان مایەوە بەڵام دەنگەکەی تۆ کاریگەری هەبوو کە داد بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیت گۆڕانکاری بکەیت توانی لەم شاری ئێمە هەندێک شتی جوان ببینیتەوە
ئەو ڕوحەتی کەوا هەبوو لە ساڵانی لە دوای پرۆسەوە گەڕایەوە بۆمان داواتان لێ دەکەم هەموو بچنەوە سەر سندوقی دەنگدان و ئەو نوێنەر و لایەنە نەشەڵ ببژێرن کە فعلەن دەتوانن خزمەتت بکەن نەک مزایدە بە دەنگەکانتۆ بکەن. دەستخۆش مامۆستا ناسی حەشانی کاندیدی ژمارە سێ زۆر زۆر سپاس بە ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم. چاوپێککەوتنی داهاتوومان بە هیوام ئەوە بێت کە لە کورسی لەسەر کورسی پەرلەمان دانیشتویت و باسی پلان و پرۆژەکانە بکەین. من سپاسی جەناب دەکەم و منش بە هیوام. زۆر سپاس مامۆستاگیان. سپاس بۆ هەموو کەسانی کە لە شوێنی خۆیانەوە هەوڵ دەدەن گۆڕانکاریەک دروست بکەن چ لە ژیانی خۆیاندا و چ لە ژیانی دەوروبەریاندا هەستیان بۆ بەرپرسارەتیە کردووە کە ئیتر دەبێت ببن بە نوێنەری دەنگ و ڕەنگی کۆمەڵە کەس کە ئازار و برینیان هەیە و ئەیانوێ ساڕێژی بکەن. بێگومان لەگەڵتاندا بەردەوام دەبم بەڵام بابەتی بایۆگرافیامان هەیە وەکو دەزانن لە پرۆگرامی بەیانی باشدا ئەو کەسەی کە خزمەتێکی بە مێژوو کردووە جێپەنجەیەکی بەجێ ئێشتووە بەیەکەوە پێناسینێکی بۆ دەکەین و ئەیناسین بۆ